ئەوە یەک لەو خاڵانەیە کەوانەوە شێهولێر لە هەموو یانەکان ڕێزمێ بان کەوا دیموکراتیکە مەجاڵێکی زۆردا ئەوەی کەوا لەناو یانەیە حەق خۆی خۆی هەڵبژێری ئەوەی کەوا خزمەتیانەی کردی حەق خۆی هەڵبژێ دەرگامان کردبەوە بۆ هەموو کەسێکەوە کەوا یاریزانیانەوە شێولێری بکە خزمەتیانەوە شێ کە بەردەوام بێ بەپێی یاسایەک بەپێی یاسای هەڵبژاردن ئەمە شتێکی باشە پێشم خۆشەکەەوە منافەسەکە بە شێوەیەکی باش بێ پێم خۆش نییە و کەسانێکەوە قسە دەکەن دوورە لە ڕاستی پێم خۆش نیە و کەسانێکە دەیانەوێت بە شێوەیەک خۆیان هەڵبژێن و خۆیان لە هەڵبژاردنەکە نزیکەنەوە کەوا خۆیان پاک بکەن و خەڵکیتکەوە بکەن لەبەرەوەی ڕاست نییان دە قسانکە دەکەن مەسەرەن ڕێزمێ بە دکتۆر تا بخۆم دکتۆر تام لە سفرەوە هینا تا گەیشتمەوەی زۆر پشتم گرەتا کردمە ڕاهێنەریش پێم وابوو کە دەبتێک لە ڕاهێنەر باشەکانش بەڵام بەداخەوە بە قسەی سێچارەکان نادێکەشی بەجێشت و تووشی موقفەشی کردین و زۆریش لە لێ پارامە لە گەمەی شورتەش کە لە ناو پاسیش بیستقاڵی نەدەی کاتۆ سازا لەگەی دانیشتم حەزم لێ بێمە ئیدارێ لەوانەیە ئەو لە خزمەتکردن لە هەر جێیەک بێ ئەو جە مۆزەف بێرەوە بی هەر خزمەتە بەڵام لە چێ خزمەت زیاتر دەکەی مهمترە ئەوانەیە لە ڕاهێنەراتی زۆر خزمەتی زیاتر بکە بەڵام ئەوە جە نەزەری خۆتی بەڵام پێم باشە قسەکان بەڕاستی بکە پێم باشە ڕاستگۆ بن پێم باشە ئەوانە زانچە یعنی کە دانیێ شتێک بکەن لەسەر حسابی خەڵکشکە نەکەن چکە خەڵکە خزمەتی کردە زۆر لەوان زیاتر خەڵکە خزمەتی کردیە بە خۆبایی لەوانەیە ئەمن گۆرانکاری ئەوەیە گۆرانکاری بکەلەوە باشتر گۆرانکاری بکەلەوە باشتر ئەو نادیە لە سفرەوە هینامان ئەو نادیە لە هیچەوە نادێ هیچی نەبووە بە قەرد هینایتمان ڕامانگرتیە بەڵام خەڵکێک بێکەوە بێوە تاشیر بۆ کەسانە بکەن من لە کەس قبول ناکەم و کەسش قبول ناکەم کەوە خەڵکە کە یانەوەشی هەولێر یاری کردبی کە خەڵکی هەولێر بی کە خۆشەویستە حەقی هەیە تەداخلیان بەڵام خەڵکێک حەقی نییە تەداخل نادە هەولێر بکە ئەگەر خەڵکی هەولێر نەبی لەبەرەوەی نادی هەولێر ملکی ئەو کەسەیە کە خۆشی دێ و کە داعمی دەکا کە یاری لێ دەکا و کە کاری لێ دەکا ئەوەلەن ئەمە لەگە دواخستن نەبووین بە بڕیاری پارێزگارکەوە پێی باش بوو ینی دە دوازدە ڕۆژ دابخرێ سێش پێویست ناکە خۆیان بکەنە ئەوە علاسازان چارشەم ناتوانین ئەمە بکەین لەبەرەوەی چارشەم تۆپی دەستمان سەفەر دەکە لە بۆ تونس چارشەم یاریمان هەیە کوردستان لە 3 ساعت بە پێی قانونی پێ یاسایی ناتوانین بیکەین ئەگەر دایانێ هەڵبژاردنیش بکەم با بیکەن بزانم چێ دەست هەڵبژاردن واللهی پێ درم نایانێ هەولێر لەسەر کەس ڕاناوەستێتن یانە هەولێر ئەوەلەن ئەمن هەر پڕیشم نەکردبووە ئاگاشمێ نەبووە دکتۆر بەسیم و جەماعەت چوونە پەڕیان کردیتەوە دەستم لە ئەوە کەش نەدا هەلەکە نەخۆشمە ئەوەکە بەڵام ئەوە لە خۆشەویستی لە بۆ من و لە بۆیانەکەی و جەماوەرەکە ئەکەوەی دەکە بەڵام لەگەر ئەوەشدا تا ئێستا بڕیارمەدە بەڵام ئێستا یعنی وان لێ کردیمەکەوە لەبەرەوەی مەجموعەکە دەیانەوێ یانەکەی تێکدەن یانە حکم کەن دەیانەوێ زەعیف بێ وەکو یانەکانی تر لە هەندێک یانە احترام لەوە هەموو یانەکاننا بەڵام خەیاڵیان خاوە